قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران و خواناسانی زۆر بەڕێز سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار لە ئێمە و لە سەرجەم ئەهلی قیبلە بێ لە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم. خوای پەروەردگار ئەرحەم الراحمینە ڕەبی عالەمینە. یا ڕەبی خوا ڕەحمەت و میهرەبانی خۆت بەسەر هەموو مرۆڤایەتیدا بڕێژی، هەمومان دڵخۆشکەی دڵ تەنها بە تۆ دڵخۆش دەبێ. یا ئەرحەم الراحمین، بە ڕەحمی خۆت دڵەکانمان خۆشکەی. یا ڕەبی خوایە لە دڵتەنگی و توشبوون بە خەمۆکی بمان پارێزی، خۆمان، خێزانمان، منداڵەکانمان، دەوروبەرمان. یا ڕەبی خوایە هەموو ئەوانش کە تووشی نەخۆشی خەمۆکی بوون ئەو خەمە لەسەر دڵیان هەڵبگری و خوای ڕەحمیان پێ بکەی. ئامین. بەڕێزان، لە وتاری ڕابردوودا لە زنجیرە باسی ڕۆشنتردا باسی خەم و پەژارەمان کرد، باسی خەمۆکیمان کرد. وتمان خەم ئەوەیە ڕوو لە دڵ و دەروونت دەکا، ناگاتە 15 ڕۆژ، ناگاتە 2 هەفتە، بەڕێی دەکەی و نەجاتت دەبێ و دەکەوێتەوە سەر ژیانێکی ئاسایی. ئەو بە ئاسایی وەریگرە، بەڵام لە 2 هەفتە تێپەڕی تۆ 1 مانگە بەردەوامی خواخۆشی بە دڵتانە هاتووە و سەیری نیشانەکانیش بگە. ئەم نیشانانە تێدا بوو ئەوە تۆ خەمۆکی، دوای عیلاجەکانیشی ئینشاءڵڵا باز دەکەین. ئەوە تۆ خەمۆکی، یان ئەگەر کەسێ لە ناو ماڵەکەتدا، کوڕێکت، کچێکت، هاوسەرت، دایکت، باوکت، برات، خوشکت، برادرت، هاوڕێت، ئەمانەی تێدا بوو ئەم نیشانانە، بەڕێزان بزانە ئەوە تووشی نەخۆشی خەمۆکی بووە. وتمان خاڵی یەکەم میزاجێکی ناخۆش، دەمێک پێ دەکەنێ و لە کتوپڕە ڕووی گرژ دەبێ، ڕووی گرژە و لە کتوپڕا پێ دەکەنێ. ئەمەش بە ویراسی ماوەتەوە، بنە ماوەکەیان هەروە بوون، یعنی کەسێک لێ حاڵی نابی، نازانی کەی تووڕەیە کەی دڵخۆشە. ئەوە یەکێکە لە نیشانەکانی خەمۆکی. بەڵام ئەلحەمدوللا کە لێی شارەزاوی دەزانی ئەمە لە بنەماڵەیە و ویراسی بۆیان ماوەتەوە، ئەبێ ئەو کەسانی لە دەورنی بە ئاسایی وەریگرن. ئەمیش بۆ خۆی تووشی کارەساتی دڵتەزیان نابێ، مادام پێکەنین و خۆشیشی بە دوودادێتەوە. هەستکردن بە ڕازی نەبوون لە خۆ، لە دەستدانی متمانە بەخۆبوون، هەستکردن بە نەتوانین و خەمباری و ناڕەحەتی، ڕەشبینی بۆ داهاتوو و ترسان لێی، هەستکردن بە نەبوونی هێز و توانە، سەرقاڵی، بەردەوامبوون بە بیرۆکەی نەرێنی و گومانی خراپ بە دەوروبەر. گەیشتنە سەر حاڵی حەوتەم. خاڵی حەوتەم لە نیشانەکانی مرۆڤی خەمۆک بیرکردنەوە لە ئازار بەخۆگەیاندن یان خۆکوشتن. کەسەکە ئەوەندە ڕەشبین دەبێ، ئەوەندە متمانەی بەخۆی نامێنێ، ئەوەندە لە ژیان بێزار دەبێت، بیر دەکاتەوانە دەرمانێک بخوا، خۆی هەڵواسێ، بە فیشێکی خۆی بکوژێت، دەگاتە حاڵەتێک ئەم مێشکەشتی وای پێ دەڵێت چۆن خۆم بکوژم، لە چ ڕێگایەکەوە خۆم بکوژم، چۆن زەربەیەک لە خۆم دەم، چۆن ئازاری خۆم دەم، چۆن خۆم بریندارکەم. ئەگەر خوا نەخواستم مێشکت ئەم شتانەی پێداهات، گەیشتی حاڵەتێک چۆن خۆت دەکوژی، ئەم شتانە نەفس و شتە خراپەکان بۆیان ڕازاندیتەوانێ و ڕێگاکانیان بۆ کردیتەوە و بیرۆکەکانیان بۆ هێنای، ئەبێ ئاگاداری خۆت بی. ئەوە تۆ لەو کاتەدا تۆشی خەمۆکی بووی، یان کەسێ لە ئەندامانی خێزانت و دەوروبەرت هەستت دەکرد خەریکی ئامادەکردنە بۆ خۆ لە ناوبردن، ئەوە نەخۆشی دەرونی خەمۆکێتی. هەشتەمیان لە دەستدانی ئارەزووی خواردن و جنس. کەسەکە وای لێدەیە، یعنی وردە وردە لە خواردن دوور دەکەوێتەوە، هەر ئەوەیە 2 کەوچ کێش دەخوا، پسکیتێک دەخوا، چایەک دەخوا. جاران کەسێک بوو کە لەسەر سفرەدا دەنیش هەر سەیرت دەکرد، حەزت دەکرد سەیری کەیونان بخوا، ئەوەندە جوان نانی دەخوات. ئێستا ڕۆژ بە ڕۆژ دەستەی لاواز دەبێ، بێتاقەت دەبێ، هەز دەکەی هیچ ئارەزووی ئیشتیایەکی بۆ خواردن نامێنێ. ئەگەر هاوسەردار بێ، ژنێک بێ، حەز ناکە مێردەکەی لەگەڵ یا جوود بێ و لێی نزیک بێتەوە، مانە عیبە نین، دەبێ هەستی پێ بکەین. یعنی ئافرەتەکە لە ڕووی جەستەیەوە عیبی نییە، بەڵام حەزی بە جوودبوون لەگەڵ هاوسەرەکەی نەماوە. پیاوێکە هەر حەز ناکە لەگەڵ خێزانەکە لەسەر جێگاش ڕاکشێ، حەزی بەکاری جنسی و سەرجێگایی نەماوە. ئەوە یەکێکە لە نیشانەکانی ئەوەی کە ئارەزووی بۆم بە ئەم بەتانە نەما. لە ڕووی جەستەییشەوە دکتۆر فەحسی وەکو عیبی نەبوو، بەڵام دەروونە ناڕەحەتە. ئەوە یەکێکە لە نیشانەکانی خەمۆکی، لە دەستدانی ئارەزووی خواردن، لە دەستدانی ئارەزووی جنسی. هەروەها نۆیەم دوورە پەرێزی لە خەڵک و گۆشەگیری. ئەو کەسە جاران چەند حەزی بە میوانداری بوو، چەند ڕووی خۆش بوو، چەند تەلەفۆنی دەکرد، چەند هاوڕێی هەبوو، ئێستا گۆشەگیر بۆ خۆی لە ماڵەوە موبایلەکەی دادەخا، حەز دەکات حتا تەنانەت خوشک و براکانی نەبینێ، ژوورێکی نووسنی بۆ خۆی هەیە و کلیلەکەی لەو دیوەدا دەخا و بەردەوام بە تەنیایە.
حەزی بە گۆشەگیریە یان فەیسبووکێکەوە سەرقاڵێتی و خۆشی نازانە تەماشای چی دەکا لە خوێندن بێزار بووە و لە هاوڕێکانی بێزارە لە مەکتەبە بە تەواوەتی هەستی پێ دەکرێت ئەمە جاریەوە مناڵێکە سەیەکەی نە لەگەڵ هاوڕێیەکە یاری دەکا نەتێ کەڵاوی گۆڕەپانی قوتابخانە دەبێ نەبەشداری خولێک دەکا نەم نەشاتی وەکو جاران ماوە لەگەڵ مامۆستاکانیدا ئەمە لەوێدا نیشانەیەکە لە نیشانە زەقەکانی خەمۆکی دەبێت فریایکەوین و ئاگامان لێبێ و چارەسەری بکەین. دەیەمیان کێشەی خەو ئەو کەسانی تووشی نەخۆشی خەمۆکی بوون بەڕێزانێکە لە نیشانەکانیانەوەی خەویان نامێنێ شەوگارێک تا بەری بەیان دەناڵێنن لە تاوی ئەوەی خەویان نییە تۆ لە ژوورەکە لەگەڵ یای لە شوێنێکە لەگەڵ یای خوشکوبران بەیەکەوە یان دایک و باوکن و ئەم ئەولادە هەست دەکەن ناڕەحەتە لەگەڵ خۆیانە لە هۆڵێک لە شوێنێکە خەوتون حتا تۆ خەبەر دەبێتەوە سەیەکی ئەو بەخەبەرە شەو تا بەیان خەو ناچێتە چاوی یان بە پێچەوانەشی هەیە. یەکێ لە نیشانەکانی خەمۆکی بەڕێزان ئەوەیە ئەم ئینسانە بەردەوامی خوا خەواڵووە هەر حەزی لێ سەرەکاتەوە هەڵەستێ پارۆنانەکەی خواردو چۆ دۆژێ بەتانێکەوە سێکی خەوی دەکەوتۆتەوە ئەڵێ ئەو هەموو خەوە چییە حەزی بە دانیشتن و کۆڕ و کۆمەڵ نەماوە یان تووشی خەوزڕان دەبێ ئینسانی خەمۆک یان عەکسەکەشی هەیە پێچەوانەکەشی بەردەوامی خوا هەر خەوتووە هیچ نەشات و چالاکیەکی نامێنێ. یان زەهەم زۆر خۆلۆمەکردن و هەستکردن بە تاوان بەبێ هۆکار هیچ گوناهێکی نەکردووە تاوانێکی نەکردووە هەمومان گوناهمان هەیە بەرامبەر خۆمان و خوای پەروەردگار کە حەمد و سەنای خۆمان باش نەکرد بێ کە وەکو عیبادەتەکانمان بە ئاستی پێویست نەکرد بێ بەڵام ئەم ئینسانە یعنی تاوانی بەرامبەر بە کەسێک نەکردووە ماڵی کەسی نەخواردووە زلەیەکی لە کەس نەداوە تاوانێکی بەرامبەر بە کەس نەکردووە کەچی دایمە خۆی لۆمە دەکا خۆی تاوانبار دەکا ئەڵێ من خەتابارم من خەتام بوو من خۆم دەزانم خراپم من دەزانم کەس خۆشی ناوم من دەزانم خواڕقی لێ من نەعوذ بالله ئەم خۆ تاوانبارکردنە بەبێ هۆکارێکی ئاشکرا بەبێ بوونی بەڵگەیەک بەبێ بوونی بەڵگەیەکی شەرعی یاسایی لەسەری ئەمە نیشانەیەکە لە نیشانەکانی توشبوون بە نەخۆشی خەمۆکی. دوانزەهەم خێرا هەڵچوون و نەمانی سەبر و ئارامی مرۆڤ تووڕە دەبێ ئاساییە تووڕە دەبێت بەڵام ناکرێت تۆ بەردەوامی خوا تووڕەبی یعنی قسەیەکی زۆر ئاسایی ئەم یەکسەر پێ هەڵدەچێت تووڕە دەبێت هەرچی سەبر و تەحەمولی بێ نامێنێ دۆشاو تێکەڵاو دەکە ئەوە یەکێکە لە نیشانەکانی توشبوون بە نەخۆشی خەمۆکی. خاڵی سێنزەم کەم توانایی بیرکردنەوە و کارکردن وای لێدێ ناتوانێت بیر بکاتەوە یعنی پێی دەڵێ دەوەرە بیر لەم کارە بکەوە ئەمە عاقبەتی خێرە ناتوانێت توانای بیرکردنەوە و بڕیاردانی نامێنێ دەسەڵاتی بەسەر ئیرادەکانی خۆیان نامێنێت چۆن بڕیار بدات چی بڵێت چی بکە توانای کارکردنی نامێنێ ئافرەتێک بۆ لە ماڵەوە ئەو هەموو خاو خێزان و میوانداری بەڕێ کرد و عیبی نەبووە ئێستا توانای ئەوە نیە نانی خۆی چایەک بۆ خۆی ئامادەکە مناڵ گەنجێک بووە توانای کارکردنی لە دوو کۆمپانیایشی دەکرد دەچۆ مەکتەبی شەویش ئێستا تااقەتی هیچی نەماوە هەل لە ژوورەوە بێکار عەتاڵ بەتاڵ لێ دانیشتووە جەستەشی عیبی نییە هیچ جەستەی عیبی نییە بەڵام توانای کارکردنی نەماوە توانای کارکردنی لەدەستداوە بەڕێزان ئەمەش یەکێکە نیشانەکانی نەخۆشی خەمۆکی. بۆیە هەر کاتێ ئەم سێنزە نیشانەیەت لە کەسێکا بینی بەتایبەت سێ نیشانە گەورەکەی بێزاربوون لە ژیان بێزاربوون لە کار و ئیشکردن و لەزەت نەکردن لە کار و پیشە بێزاربوون لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان و حەزکردن بە گۆشەگیری و دابڕان و ڕقلێبوون لە خەڵک و گومانی خراپ بە خەڵک بردن ئەمە بڕز بزانە ئەگە تۆ ئەمانە تیا بوو ئەبێ خەم لە خۆت بخۆی تووشی نەخۆشی خەمۆکی بووی وەگە کەسێ لە ئەندامانی خێزان و دۆستان و هاوڕێیانە تووشی ئەم حاڵەتانە بوو بۆیە باسم کرد بەرچاوڕوم بن ڕۆشنتر بێلاتان ئەوە تووشی نەخۆشی خەمۆکی بووە خوا شیفایان بدا و خوا بمان پارێزێ. ئەمە نیشانە دەرونیەکان نیشانەکانی ناو ناخودڵ و دەروون ئەی نیشانە جەستەییەکان ئایا کەسانێکی خەمۆک کاریگەری لەسەر جەستەشیان دەبێ بە بێگومان بەڕێزان بەڵێ چۆن بەردەوام ناخ و جەستا پەیوەندیەکی ڕاستە و خۆیان بەیەکەوە هەیە ئەبینی تۆ کاتێک کەسێکی تووڕەی تووڕە دەبی لە بارودۆخێک تووڕە دەبی لە کەسێک تووڕە دەبی لە قسە و هەڵسوکەوت و ڕەفتار و گفتارێک کە تووڕە دەبی دم و چاو چ پەیوەندی بە تووڕەبوون لە قسەکردنی نادەردەکرێت دم و چاو یەکسە سوور دەبێتەوە نێو چاوانت گرش دەبێت دەمارەکان هەمووی هەڵدەستن ئەمە جەستەیە هەموو حاڵەتە فیزیەکانت پێوە دەردەکەون دەم و چاوت ڕژ یعنی سوور هەڵدەگەڕێ ڕژدادەگیستێن نێو چاوانت لۆچی تێدەکەوێ برۆکانت دێتەوە یەکتر لەو حاڵەتەیە کە تووڕە بووی تەماشا دەکەی دەنگت گڕ دەبێ لەشت دەلەرزێ زمانت تەتەڵە دەکا زمانت وشک دەبێ ئەمانە هەموو جەستەین دەروون پەیوەندی ڕاستە و خۆی بە جەستەوە هەیە ئەی کە دڵت خۆشە ئەی کە مرتاحی
ئەیکە قسە بە دڵخۆشیەوە دەکەی سەیکە دەم و چاوت دەکرێتەوە هەموو یەکسەر بەبێ ئەوەی خۆ تۆ ئیرادەی تۆ تێدانی هەموو دەم و چاوت نێو چاوان ساف دەبێ برۆکانت دەکرێنەوە دەم و چاوت هەموو ماسوولکەکانی ڕێک دەبنەوە ئەمجا لەم کاتە دەنگت ناسک دەبێ لە کاتی قسەکردن هەست و سۆز و خۆشەویستی لێ دەبارێ ئارام قسە دەکەی جەستەت هێمنە حاڵەتە دەرونیەکە چۆن جەستەشت گۆڕانی بەسەرا هات شەرم لە کەسێک دەکەی هەر لە خۆ سوور دەبێوانە و دەست دەبکەی بە لەرزین شتێک هەیە ترسێکت هەیە هەموو لە شت زەر دەبێت دەم و چاوت هین دەبێ و دەشڵەژەی یخۆتەوەش ئەوە دەرونت ناڕەحەتە بۆ بابەتەکە چی جەستەشت هەمووی پێوە دیارە هەموو کەسێکی بەڕێزی وەکویەوە هەز دەکا ئەو جەستەیە بۆ وای لەها دیارە حاڵەتێکی دەرونی نائاسایی لەسەرە بۆیە نەخۆشیە دەرونیەکان بەتایبەت خەمۆکی پەیوەندێکی ڕاستە و خۆیان هەیە بە نەخۆشیە جەستەیەکانیشەوە بۆیە ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرموویەتی الهەم نصف الهەڕەم فەرموویەتی وەڵڵاهی خەم و پەژارە و خەمۆکی توش بوون یعنی ئەوەی کە بوو بە خەمۆکی و بەردەوامی خوا دڵێکی ناڕەحەت ئەڵێ لەژێر دارێکە پەرکی گەڵای پێوە نییە پسێبەری نەماوە هیچ ئەنوایە ئەم دنیا بچووکەی لێ ئەم دنیا گەورەی لێ بچووک دەبێتەوە ئینسانێکەوە ئەزانێت لە بنی بیرێکی قوڵایە سەیری ئەم گردونە فراوانە دەکا بەس بەقەدەر ئەوەندەی دەمی بیرەکە دەمێنێتەوە بەقەدەر ئاوێنەیەکی بچکۆلە ئەی خوای گیانجا من لەوەدا چۆن بژی مەڵا ناچار کۆتایی بە ژیانی خۆم بێنم و ئەوەندە بێزار دەبێ ئەگەر ئینسان دایمە ئاوا دڵگوشراو بوو دایمە ئاوا خەمۆک بوو دەفەمێ نیسف الهەڕەمی ئەوە نیوەی پیربوونە واللهی زۆر کەسی وا دەبینی لە کوڕ و لە کەس لە ژن و لە پیاو بەخوا عمری نەوەتە 40 ساڵ بۆ خوایە کە سەیری دەکەی وازانی عمری 80 ساڵە چونکە خەم نیوەی پیرەکەی بەسەرهێنا 70 ساڵێک دەبوو وەکو ئەو نەبێ کوڕە تۆ چۆن عمرت 35 ساڵە والله دم و چاو هەمووی چرچ و لۆج بووە تەواو داماوە کوڕ بووەتەوە سەری هەموو سپی بووە یعنی هەموو نیشانەکان چاوی کەس بووە برۆی هاتۆتەوە یەک خەد لە نێو چاوانی دروست بووە ئەوە نیشانەی ئەوەیە ژیانی هەمووی بە خەم و خەفەت بەڕێزان بەسەر بێت الهەم نصف الهەڕەم بەڕاستی خەم و پەژارە و توشبوون بە خەمۆکی نیوەی پیربوونە ڕێک نیوەی تەمەنت دەبا ئەمجا لێت دەردەکەوێت کە ئەم گەنجە بەخوا بە تەمەن گەنجە بەڵام خەم پیری کردووە یعقوب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ خۆ ئەشاهیدی قورئانەوە بیەضەت عەیناه من الحزن فهو كظيم لە سوورەتی یوسف ئاەتی 84 خوای پەروەردگار دەفەرمێ یوسف ئەوە یعقوب سەلامی خوای لەسەر بێ پێغەمبەر یعقوب عەلەیهی السەلام ئەوەندەی خەفەت بۆ دووری یوسف خوارد هەر لە ناخیا پەنگی خواردەوە چرکەیەک نەبوو ئەو خۆشەویستەی لەبیر بچێتەوە هەر بیری دەکردەوە خوای گیان یوسفی جوانم چی لێ بەسەر هات ئەبێ ئێستا مابێ ئەبێ نەمابێ ئێستا لە لای کێ بێ ئەبێ ژیانی چۆن بێ ئەبێ نەخۆش نەبێ ئەبێ غەدری لێ نەکەن ئەبێ برسی نەبێ بەردەوامی خوا ئەم پێغەمبەری خوایە خوا تاقی کردبەوە بە دووری یوسف ئەمجا فرمێسکیش لەگەڵ یادا دەباری ئەمجا ئەو فرمێسکانە دەهات نەخوارەوە ئەوەندە گریا بۆ خۆشەویستەکەی ئەوەندە لە ناخەوە خەمی خوارد قورئان دەفەرمێت تووشی ئاوی سپی بوو چاوی ئاوی سپی لێ هات و نابینا بوو بۆیە بەڕێزان زۆر جار ئەو کەسانەی کە تووشی نابینایی دەبن کاریگەری خەم لەسەریان هەیە گریانی زۆر خەمی زۆر لە ناو ناخەوە هەر بیخۆیتەوە پەژارە بکەی تەئسیر لەسەر چاوەکانت دادەنێ و تووشی ئاوی سپی دەبی ئەمجا زانایانی پسپۆر دکتۆرە بەڕێزەکان دەڵێن زۆر نەخۆشی هەیە وەکو چی نەخۆشی زەختمان هەیە نەخۆشی فشاری خوێن کە بەرز دەبێتەوە ها ئینسانی وا هەر لە خۆ زەختی بەرز دەبێتەوە ئەبێ خێرا تووشی گەنجێکە بەخوا گەنجی وایە تەمەنی 25 ساڵە هێشتا نەگەیشتۆتە 30 ساڵ هەڕەتی لاوێتێتی یەک کۆڵحەپی زەخت ڕۆژانە دەخوا تووشی نەخۆشی شەکرە دەبێت تووشی نەخۆشی سوکەری و شەکرە دەبێت و دەبێت حەپی شەکرە بەکاربێنێ هەروەها نەخۆشیەکانی وەکو گەدە مەعیدەی ئازاری هەیە ئەوە گەنجێکە خواردنێکی خراپشی نەخواردەوە باشخۆر و پاکخۆریش بووە کەچی مەعیدەی ئازاری هەیە هەزمی خواردن ناڕەحەت دەکات دایما دوو لە ڕوتان قەبزە کۆڵۆنیەتی توانزەگرەی ئیتیهابی بەردەوام هەیە یاخود ئەمانە ئەم نەخۆشیانی ناوسک و ئەوانە بە پلەی یەکەم پەیوەستن بە حاڵەتە دەرونیەکەوە زۆر جا کەسێک کە نەخۆشی مەعیدەی هەیە دکتۆری پسپۆڕی بواری گەدە و هەناوی یعنی سەی دەکا وەڵای ئەم ئینسانە تێر و تەواوە لە ڕووی هەموو خواردنی پاک لە ڕووی فەحسی پزیشکی بەڵام دەرونی ناتەواوە یعنی لە کاتی نانخواردنەکە نانەکە دەخوا بە خەمەوە دەیخوا وەڵا لە ناو سکیا ئەبێتە بەرد و هەرسی ناکا و ئەنزیمەکان بەسەریان ناڕژێن و دواتر کە چۆڕ ڕیخۆڵە دیسانۆکو پێویست کاری خۆی ناکا بۆیە زۆربەی ئەوانەی کە تووشی نەخۆشی قۆڵۆن و ئەوانە بوون ئەم بەڕێزانە زۆربەی ئەو کەسانن کە خەمبارن
زۆربەی ئەو کەسانن کە خەمۆکن بەردەوامی خوای پەروەردگار ئازار لە دڵ و دەرونیاندا هەیە بەداخەوە خوا شیفایان بدا. ئەوانەی کە تووشی شەکرە دەبن ئەنجا بۆیە زانایان فەرموویانە ئەم نەخۆشیانەی داخلی نەخۆشیە هەناویەکان بەڕێزان زۆربەی کات پەیوەندیان بە تووڕەبوون، بە هەڵچوون، بە خەفەت خواردن، بە دڵە ڕاوچێوە هەیە. جەستەی نەخۆش نیشانەی ئەوەیە کە دەرونی ئینسانەکە نەخۆشە. بەڕێ ئەو کەسانی کە دایمە عەسەبین، دایمە تووڕن، دایمە خەمبارن، یعنی چێچێک دەکەن بەگایەک و خەفەتی سعاتێک دەکەنە ساڵێک لە دڵ و دەرونیان دەرناچێ، دڵنیا بە تووشی نەخۆشی زەختی خوێن دەبن، دڵنیا بە تووشی غودە دەبن، تووشی شەکرە دەبن، تووشی نەخۆشی مەعیدە دەبن، تووشی نەخۆشی قۆڵۆن دەبن، تووشی نەخۆشی دوانزەگرێ دەبن. جا بۆیە ئینسان ئەگە خوا ڕەحمی پێ بکا بەسەر خۆیان زاڵ بێ و بتوانێت ئەم نەخۆشیە تێپەڕێنێ، واللهی خوای گەورە ڕەحمی پێ دەکا و نەخۆشیە جەستەیەکانیشی چاک دەبن. ئێمە چەند جار دەبینین لە دکتۆرە بەڕێزەکانی پرسا، یعنی ئەو هەموو پشکنینە، ئەو هەموو ئەشیعەیە، ئەو هەموو سۆنارە دەکرن دڵە کاکە وەڵڵی مەعیدەت عیبی نییە، وەڵڵی ڕیخۆڵەت عیبی نییە، ئەڵێ دکتۆر هەرچی لێی خۆم لە ناو سکما دەبێتە ئاگر. ئەوەیە کە تۆ ئەوەندەت خەفەت خواردووە، ئەوەندە تووڕە بووی، ئەوەندە عەسەبی بووی، ئەوەندە هەڵچووی لە ئەنجامی بیرکردنەوە نەرێنی و دەروونە تووڕە و پەستەکەت و نەخۆشیە دەرونی خەمۆکیەکەتەوە جەستەشتی لە ناو بردووە. دەشکرێ بڵێن پێچەوانەشی ڕاستە، ئینسان کە نەخۆش کەوت کە جەستەی نەخۆش بوو ئیتر دڵی چۆن خۆش بێ. ئەو ئینسانی جاران چەند ڕووی خۆش بوو، چەند دەم بە پێکەنین بوو، چەند نوکتەی دەجێڕایەوە، چەند مەجلیسی دەڕازاندەوە. کاکە کە نەخۆش کەوتی تۆ سەرت هێشا، گورچیلەت هێشا، جگەرت هێشا، مەعیدەت هێشا، وەڵای وردە وردە باوەڕتان بێت دەروونەکەشت تێک دەچێت. بۆیە هەم دەروون کاریگەری هەیە لەسەر جەستە، هەم نەخۆشکەوتنی جەستەش کاریگەری هەیە لەسەر ئەوەی ئینسان تووشی گرفتە دەرونیەکان بێ. بەڵام لە هەمووی خراپتر ئەوەیە گرفتە جەستەیەکان چارەسەر دەبن بەویستی خوای گەورە. تو ئازاری مەعیدەت هەیە، ئازاری گورچیلەت هەیە، ئەنواع عیلاج و چارەسەری پێشکەوتوی پزیشکیە چا دەبی و دەرونیشت دەکرێتەوە. بەڵام خوا نەخواستە ئەمەیان لە هەمووی خراپترە. جەستەت عیبی نەبێ بەهۆی دەرونی خراپتەوە، بەهۆی خەمۆکیەوە جەستەت تووشی نەخۆشی بوو بێ، وەڵڵی ئازاری دەرونی، خەمی دەرونی، چارەسەری خەمۆکی تۆزێ زەحمەتە. ئەم بابەتە ڕەن بێهێشتا مابێتی پێویستی بەڕوونکردنەوەی زیاترە بەویست و ئیرادەی خوای پەروەردگار لە ئەڵقەی داهاتوودا لەگەڵماندا بن. هەندێکی تر لەسەر ئەم بابەتە گرنگە دەدوێن و قسە دەکەین، داواش لە خوای ئەرحەم الراحیمین دەکەین. یا ڕەبی خوا لە خەمباری و لە خەمۆکی بمان پارێزی. یا ڕەبی خوای ئەو کەسانی کەوا خەمبارن، ئەو کەسانی تووشی نەخۆشی خەمۆکی بوون، ئەو کەسانی جەستەیان داڕزا بەهۆی دڵ و دەرونی وێران و خەمباریانەوە، ئەو کەسانی بنەماڵەکەیان بەدەستیانەوە تووشی ئازار بوون چونکە خەمۆشێک لە ماڵەکاندا هەیە. یا ڕەبی خوا ڕەحم بە ئێمەش و بە ئەوانیش بکەی. خوا هەر کەسێک دەرونی تەواو نییە، هەر کەسێک نەخۆشی دەرونی هەیە، هەر کەسێک تووشی نەخۆشی خەمۆکی بووە، بە ڕەحمەت و میهرەبانی خۆت یا شافی یا ئەڵڵا ئەی شیفادەری جەستە و دەرون، یا ڕەبی خوا شیفا بۆ ئێمەش و بۆ ئەوانیش بنێری. ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين.